سڵاوتان لەبێت. پێکەوەژیانی ئاشتیانەی نێوان پێکاتەکان یان پێکاتە نەتەوەی و ئاینی و ئاینزایەکان بێگومان یەکێکن لە بەها گرنگ و پێوەرەمرۆیەکان. لە هەرێمی کوردستان هەمومان واقعی پێکەوەژیانی نەتەوەی و ئاین دەبینین. جگا لە بڕوابوونی گەلی کوردستان بە پێکەوەژیانی نەتەوەی و ئاینی لەسەر ئاستی حکومڕانیش پرسی پێکەوەژیان و دەستگرتن بە پرەنسیبەکانی پێکەوەژیان جێگای بایەخ بووە. ئەمە جگەلەوەی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان بۆتە کللتور لەگەڵ تێکچوونی بارودۆخی ناوچەکە و هاتنی داعشیش هەرێمی کوردستان دەرگای بەڕووی ئاوارە و پەنابەرەکان کردەوە کە تێکەڵەیەک بوون لە پێکاتەی جیاوازی نەتەوەی و ئاینی. تەنانەت بەپێی ئامارە فەرمیەکان ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 650,000 ئاوارە و پەنابەر دەژین. لێلە گشتەکانی کارنامی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی دروشمی بەهێزترکردنی پێکەوەژیانی ئاشتیانەی پێکاتەکان دیارە. دەمەوێت پرسی پێکەوەژیان لەسەر ئاستی حکومڕانی بکەمە تەوەری ئەمجارەی پرۆگرامی هەنگاوی نوێم. ئەمیش بە میوانداری بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ بەڕێوەبردننی دۆسیەی کاروباری پێکاتەکان. کاکایدن بەخێر بێ. سپاس دەکەین. پرسی بەهێزترکردنی پێکەوەژیانی ئاشتیانی پێکاتەکان بەشێکە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. تەنانەت لە دەقەکە زۆر بەڕوونی هاتووە دەڵێت پێداگری لە پێکەوەژیانی ئاشتیانی نێوان پێکاتە نەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و مسلمان و ئێزدی و مەسیحی و کاکەی و مەندایی و زەردەشی دەکەینەوە کە ڕێژەیەکی یەکجار زۆرن. ئەو تایبەتمەندیی هەرێمی کوردستان دەپارێزین و بەهێزتری دەکەین. پرسیارەکەی من ئەوەیە هەنگاوی کردەی چیتانەوە؟ لە پێشێکی زۆر سپاسان دەکەین کە ئەم پرۆگرامە زۆر گرنگە کە بە تایبەت بۆ تایبەتە بە ڕەوشی پێکاتەکان. مەسەلەی پێکاتەکان مەسەلەیەکی حساسە وەستیارە و گرنگە کە ئەمەش کە لە ئێستادا زۆر ئیتمامیش پێ ئەدرێت و لە هەرێمی کوردستان کە بە وجودی ئەم پێکاتانە وایە بەشداری پێکردنیە لە پرۆسی سیاسی ئەمانش هەموو خەتەواتی زۆر گرنگن هەنگاوی زۆر باشن. ئێمە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەکتیڤتر و بە شێوەیەکی کارەتر زیاتر ئیتمامی بە ڕەوشی پێکاتەکان و بە مافەکانی پێکاتەکان ئەدرێت و ئەویش بە ئەمەیەکە لەم کابینەیەدا کە جیاوازتر لە کابینەکانی تر کە بە ئیستیحدازکردنی مەلەفێک کە وەزیرێک کە تایبەت بە کاروباری پێکاتەکان کە ئەمە زۆر گرنگ بوو. ڕەنگە لە خودی دەقەکەش تا ئیشاردشمان پێدا بەهێزتر دەکات پێکەوەژیانی ئاشتیانە بە پراتیک یعنی بە پراتیک ئیشی لەسەر ئەکرێت و کە ئەمە بە ئیستیحدازکردنی ئەم مەلەفە ئەمە لە ڕاستیدا بەڕیالێکی زۆر گرنگ بوو بەڕیالێکی زۆر جەریانە بوو بۆ پشتیوانیکردنی لە مافەکانی پێکاتەکان و زیاتر پاڵپشتێکە بۆ زیاتر بەهێزکردنی پێکەوەژیانی نەتەوەکان و ئاینەکان لە هەرێمی کوردستاندا. یەک لە بەرگەکان یان لە بەرگەی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆدا یەک لە بەرگە گرنگەکانی کە باسی بەڕێشت کە لە باسکێت کە بەرگەی ئازادی و دموکراسی و پێکەوەژیانە پێکەوەژیانی ئاشتیانە بەلە پێکەوەژیانی ئاشتیانە و بە بەهێزکردنی ئەم پێکەوەژیانش ئەویش بە ئیستیحدازکردنی ئەم مەلەفە و کە ئەمە خەتەواتشی گرنگ بوو لە عینی کاتیشدا ئەمە ئێستا نییە ئەگەڕێتەوە بۆ ڕابردووش یعنی لە ڕابردووش کە ڕەوشی پێکاتەکان باش بووە و کە بەشداربوونیشی زۆر باشە بووە لە پرۆسی سیاسی لە بڕیارە سیاسەکان لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە هەموو خەتەواتی زۆر باش بووە بەڵام لە ئێستادا کە بە ئیستیحدازکردنی ئەم مەلەفە کە زیاتر بەرەوە پێشتووە و زیاتر لە پراتیک ئیش لەسەر ئەمە بەسمە لەسەر ئیحساسکردن بە هاوڵاتی بوون قسە بکەین ینی خۆتەزانی کاتێکا سەرکردە و وفودات و کەسایەتیە دەرەچیەکان دێنە هەرێمی کوردستانیان دێنە عێراق بە شێوەیەکی گشتی بۆ نمونە هاتنی ماکرۆن سەرۆکی فەڕەنسا هاتنی پاپا بۆ عێراق و بۆ ناوچەکە تێبینی ئەوە دەکەن و بەردەوام ئەمەش دووبارە دەکەنەوە کە هەرێمی کوردستان ڕەنگە یەک لەو شانازیانی هەڵیگر بێت پێکەوەژیانی ئاشتیانی نێوان پێکاتەکانە. من قسەم لەسەر ئەو ئەحساسکردنە بە هاوڵاتی بوون ینی بۆ نمونە ئەو بەراوردیەکیان ئەمەوێت لە سەرزاری تۆ کە پێکاتەکان دەبینی بەراوردێکم بۆ بکەی لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراق بۆ نمونە بۆ ئەوەی هاوڵاتی ئەوێ ینی پێکاتەکانی ئەوێ هەست بە هاوڵاتی بوون دەکەن لە بەرامبەردا لە هەرێمی کوردستان چۆن. بڵێ ئەنەمە بابەتیش زۆر گرنگە کە ئێمە باش ئەزان یەک لە شتە باشەکانی
هەرێمی کوردستان کە جێگای دەستخۆشی و جێگای تەقدیرە کەویش کە پێکەوەژیانی نەتەوەکانە و پێکەوەژیانی ئاین و ئاینەزانەکان لە هەرێمی کوردستان زیاترش پاڵپشتی ئەکرێت و کە لە ئێستادا زیاتر ئیتیمامی پێ ئەدرێت و ئەمەش وتم ئەمە شتێکی زۆر باشە ئێمە ئەو ماوەیە کە دەست بەکار بوون وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان پێشتریش کە لە پەرلەمانی کوردستان کە زۆر مەسەلەن کە نوێنەرایەتی پێکاتەکان لەناو پەرلەمانی کوردستاندا ئەمە زۆر گرینگە کە وڵاتان کە وفودیان یان کە وەفتیان یان شاندیان کە سەردانی عێراق و هەرێمی کوردستانە کات و زۆر بە ئیتیمامەوە کە تەماشای و سەیری پێکەوەژیانی نەتەوەکان ئەکرێت و کە سەیری پێکەوەژیانی ئاین و ئاینیزانەکان ئەکرێت و لە ڕابردوش چەندەها وەفد و شاند هاتووە کە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش کە هەرێمی کوردستان زۆر جیاوەسر بووە لەسەر ئاستی عێراقدا کە لە ناوچەکانی دیری عێراقدا زیاتر ئیتیمامی پێدرا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کولتوری یەکتر تەقبولکردن کە لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستا دەمە زۆر گرنگە کە لای کللتور لایچ ئایا بە یاساکردن پۆشت پەرلەمانتار بووی یعنی بە یاساکردن کە وای کردووە مافی پێکاتەکان بپارێزێت وایە یاسای ڕقم 5 ژمارە 5 کە ئەمە یاسای زۆر گرنگ بوو کە لە 2015 کە لەلایەن پەرلەمانی کوردستاندا ئەم یاسایە مسادقه کرا کەم یاسایە تایبەت و بە پارێزگاریکردنی پێکاتەکان یعنی مافەکانی پێکاتەی نەتەوەی و ئاین و ئاینیزانەکان لە هەرێمی کوردستان کە لە 9 مادە پێکات بوو ئەمە زۆر گرنگە ئەم یاسایە کە 6 ساڵە کە ئیشی لەسەر ئەکرێتن کە لە پەرلەمانی کوردستان مسادقه کراوە لەوانەیە هەندێک کەم و کوڕی و تێبینی شەبی لەسەر یاسایەکە بەڵام بە شێوەیەکی ئەم یاسایەکی زۆر هەرجگە لەوەش بۆ بێخستنەوە بۆ جەنابەت لە کاتی ڕفراندۆمی سەر بەخۆی کاتێکە درافتی دەستوری دەوڵەتی کوردستان درافتەکەی نووسرا حسابێکی زۆر بۆ پێکاتەکان کرابوو هەرجگە لەوەش کە ئەوان بتوانن بە شێوەی ئاشتیانە لە هەرێمی کوردستان بژین ئەمە تا چەند ڕنگدانەوەی لە حکومڕانی هەرێمی کوردستان و لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و هەنگاوە کردەیەکانتان بۆ ئەوە چییە؟ یعنی ئەمە بەهێزکردنی ڕەوشی پێکاتەکان بەهێزکردنی وایە بە پاڵپشتکردنی مافەکانیان لە مافەکانیان و لە داواکاریانەکانیان وایە بەهێزکردنی کولتوری نەتەوەکان و ئەدیانەکان لە هەرێم کوردستان ئەمانە کاریگەری ئیجابی دەبێت لەسەر ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستاندا کەمە وتم کە هیچ کاتێک نە لە ڕابردوو لە ئێستاشدا هیچ کاتێک پێکاتەکان مەترسینینە لەسەر ئاسی عێراق و لە هەرێمی کوردستان بلامە کاتیشدا لە هەرێمی کوردستان مەترسیان لەسەر نییە لە هەرێمی کوردستانیش هیچ کاتێک مەترسیان لەسەر نەمەت لە هەرێمی کوردستان توانین بڵێن نەمەترسیان لەسەرە و نەمەترسیشن لە هەرێمی کوردستان هیچ مەترسیان لەسەردانیە و پێکاتەکانیش هیچ کاتیش مەترسیان نییە لەسەر هەرێمی کوردستان ئەم پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستانە وتم کە جێگای دەستخۆشی و جێگای تەقدیرە ئەمە زۆر گرنگە کە ئەمە گرنگە لە پراتیک گرنگە ئێستا ئێمە یاسامانێک کە بەڕێز باسی یاسا کرد کە یاسای دەستوری عێراقەیە کە گرنگە دەستوری عێراق زۆر گرنگە کە لەناو ئەو یاساش باسی پێکاتەکان و نەتەوەکان کراوە گرنگە لە پراتیک ئیشی لەسەر بکرێت و ئێستا ئێمە یاسای ڕقم 5 مانەیە کە لە پەرلەمانی تایبەتە بە قانونی پێکاتەکان ئەمە گرنگە لە پراتیک بەبەست ئەوەیە بڵێ ئەمە لە ڕووی پراکتیکیەوە پراتیک گرنگە لە بەغدا هەیە لە عێراق هەیە بەڵام پراکتیزە ناکرێت یعنی لە بەغدا یاسایەک نییە بە ناوی یاسای پێکاتەکان پێکاتەکان نەتەوەکان زۆر محاولەتیان کرد کە یاسایەک کە بێت و لە پەرلەمانی عێراق مسادقە بکرێت و بۆ حیمایەکردنی مافەکانی نەتەوەکانەکان و پێکاتەکان کە ئەمە تاکۆی سە نەکراوە بەڵام لە هەرێمی کوردستان کرامە ئەمە خەتەواجی زۆر باشە کە ئەم یاسای هەیە کە ئەم یاسایە کە نزیکەی 6 ساڵە وجودی هەیە کە لە ئێستادا شتێکێک بوویلەوانەیە ینی مەسەلەن یەک داڕشتنی یاسای ئەمە مەسەلە لە یاسایەکە مەسەلە لەوانەیە وتم ئەم یاسایە کە هەندێک تێبینی و ملاحظات هەبی بەڵام بە شێوەیەکی ئەم زۆر باشە و لە پراتیکیش ئیشی لەسەر ئەکرێت و بەڵام پێویستمان زیاترە کە زیاتر ئەکتیڤی بکەین لێرەدا من وتم لە عێراق دەستوری عێراقەیە کە لێ باسی پێکاتەکان و باسی ئەدیانەکان نەتەوەکان دەکەم مافەکانم وتم ئەگەر جیاوازیە کەبی لە بینی هەولێر و بەغدا
ئێمە هەموو کات باسمان ئەومان وتووە لە ڕووی مافەوە لە ڕووی بەشداری پێکردنی پێکاتەکان هەولێر لە پێش بەغدایە یعنی ئێستا گەر مقایسە بکرێت و ڕەوشەکە بەو شێوەیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ دموکراسیەتی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێم لە عینی کاتیشدا کە پاراستنی مافەکانی پێکاتەکان لە لایەن حکوومەتی هەرێمەوە بە گرنگیەوە ئیتیمامی پێ ئەدرێت و یعنی ئەمانە ئەمە ڕۆژانە ئەمە متابعەکەین لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە جەنابەت وەزیری گواستنەوە گەیاندنیش لە پێکاتە و لە ئاینی جیاوازە کریستیان بەڵێ ئێمە لە ئێستادا بە 11 ئەندام وەکو نوێنەرایەتی پێکاتەی نەتەوەی یعنی پێکاتەی نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سریان و ئاشووری ئەرمەن ئەمە لە پەرلەمان بۆ 11 ئەندام وەکو کۆتا بەشدارن ئەمە بەشداربوونی ئەمە زیاتر پاڵپشتەکە لە پرۆسی سیاسی و پاڵپشتەکە لە مەبادەکانی مافی مرۆ و پاڵپشتەکە لە دموکراسیەت لە هەرێم و لە ناو پەرلەمانی کوردستان ئەمە لە ئێستادا ئێمە نوێنەرمانەیە لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە لە ڕووی یاسایی لە ڕووی شوێنی یاسادانان حکومڕانی بۆ بەڕێوبەری گشتی ئەمانە لە پراتیکی ئەمە لە نۆتیەکۆ تاکۆستا بەردەوام نزیکەی 30 ساڵە ئەمانە دەبێت بە شێوەیەکی بەردەوام تەتویر بکرێت و بە شێوەیەکی مۆدرێنەوە بە شێوەیەکی سەردەمیانە ئەمە لەسەر ئەو ئەساسی ئێمەش ئێستا وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتن وەکو حکوومەت هێرم لەسەر ئەم ئەساسە ئیش دەکرێت و کار ئەکرێت و لێرەدا ئێمە دوو ئەندامانە لە ئەنجومەنی وەزیران لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم یەک وەک وەزیر هەرێم بۆ کاروباری پێکاتە نوێنەرایەتی پێکاتەی نەتەوەیی و پێکاتەی ئاین و ئاینزانەکان و لە عینی کاتیشدا کە برای بەڕێزم کاکانۆ وەکو نوێنەری ڕێزمان هەیە بۆ برایەکی عزیزمان کاگانۆ جەوەر کە وەکو وەزیری کریستیانەکان کلدان و سریان و ئاشووری کە وەزیری گواستنەوەیە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان مە لێرەوە دەستخۆشی لێ دەکەین کە ئەمە کە بەشدارین لە کابینە لە کابینە وەکو وەزیر وەکو بەڕێوەبەری وەکو وەزیر وەکو پەرلەمان و وەکو وەزیر لە عینی کاتیشدا ئێمە لە دوو وەزارەتی ڕۆشنبیر و وەزارەتی پەروەردە دوو بەڕێوەبەرایەتی هەیە بەڕێوەبەرایەتی دراسی تورکمانی بەڕێوەبەرایەتی دراسی سریانی لە وەزارەتی پەروەردەش لە وەزارەتی ڕۆشنبیریش کە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیر و کولتوری تورکمانی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری کولتوری و سریانی هەیە مەراکزیان هەیە و جێگان هەیە و ڕۆژانە فعالیەتان هەیە و من ئەمەوێت لەسەر هەنگاوەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرسی پێکاتەکان و پێشبەبردننی ئەم پرۆسیە زیاتر قسە بکەین بەڵام هاوکارانم راپۆرتێکی مەیدانیان لەسەر پێکاتەکان دروست کردو لەسەر کار و چالاکیەکانی ئێوەشی تێدا بەیان کراوە با پێکەوە بیبینین و دواتر قسە لەسەر بەشەکەی تری بەردامەکەش پێداگیری لەو پێکەوە ژیانە ئاشتیانەی نێوان پێکاتە نەتەوەی و ئاینەکانی ناو هەرێمی کوردستان لە کورد و تورکمان و کلدان و ئاشووری و سریانی و ئەرمەنی و عەرەب و مسلمان و ێزدی و مەسیحی و زەردەشتی دەکەینەوە و ئەو تایبەتمەندیەی هەرێم دەپارێزین و بەهێزتری دەکەین. پێکاتە نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان بە کورد، تورکمان، کرد، ئاشووری و سریانی و پێکاتە ئاینیەکانیش بە مەسیحی و ئێزدی و شەبەک و کاکەیی، فەیلی، زەردەشتی، بەهایی و سابیئەکان و چەندانی تر لە دۆخێکی زۆر باشدا دەژین و مافەکان چەسپێنراوە. جیاکردنەوەی دۆسیەی پێکاتەکان یەکێک بوو لە خواستە سەرەکیەکانی پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی هەرێمی کوردستان. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئەم خواستەی ئەوانی بەدی هێنا. بەدەستنیشانکردنی وەزیرێکی هەرێم تایبەت بە پێکاتەکان ئەم وەزارەتە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا وەک نوێنەری تەواوی پێکاتەکان کار و چالەکیەکانی خۆی ئەنجام داوە تەنانەت ئەوان بە شێوەیەکی تایبەت تەواوی ئەرشیفی 2 ساڵەی کارکردنی خۆیان چاپ کردووە. شاید حاڵی ئەو واقعین کە لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە پێکاتەکان دراوە بەوەی کە لە دوای ڕووداوەکانی 2003 و 2014 داعش ئەو ناسەقامگیری سیاسی و ئەمنیە کە ڕووی لە عێراق کرد زۆربەی پێکاتەکان ڕویان لە هەرێمی کوردستان کرد. یەکەم جارە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان مەلەفێکی وا هەبێ کە تایبەت بێ بەگشت پێکاتە نەتەوەی و ئاینیەکان نەک تەنها من هەموو پێکاتە نەتەوەی ئاینیەکان
خۆشحاڵم بەوەی لەبەرەوەی لێرەوە لە ڕێگەی جەنابی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان گشت داواکاری و پرۆژە و پێشنیارەکانی خۆیان ئاراستەی سەرۆکایەتی دیوان دەکەن. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا لەژێر بنەمای بەشداریکردنی پێکاتەکان لە هەرێمی کوردستان پاڵپشتیە بۆ بەهێزکردنی بنەماکانی دیموکراسی، ڕێزگرتنە لە دەسەڵاتی سیاسی و بایەغدانە بە پێکەوەژیان کار کراوە. لەو کابینەیەدا ئیستیحدادکردنی ئەو وەزیرە بۆ کاروباری پێکاتەکە من وەکو پێکاتەی تورکمان خۆشحاڵم، یعنی بەحقەت هەستم کرد احتیمامك زیاتر قیدەمەک لێ احتیمام درا بە پێکاتەکان کەذالیکە برا کریسیانەکانمان و تا وەریشمان نەگرت تا عملیان پراکتیکیان تیایدا نەبووین لەگەڵ جنابی وەزیر نەمدەزانی تا ئەو ڕادەیە پێکاتەکان بەسەراحەت لەگەڵی واتەبانە. بەهۆی هەڕەشە و مەترسیەکانی چەکدارانی داعش و گروپە چەکدارەکانی دیکەی ناوچەکە، پێکاتەکانی نیشتەجێی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدا دەژین، چونکە بەردەوام لە ژێر هەڕەشی ئەو گروپانەدا بوون، بۆیە بەردەوام کۆچ دەکەن و بە ناچاری ناوچەکانیان چۆڵ دەکەن، بەرەو هەرێمی کوردستان مەڵبەندی پێکەوەژیان دێن. كبيرة بشان ثيلو خن أخني قاوت كردستاني وكردستان خدو كده كلنا عيشتها بشلامة بغداد عايشوا قاوة ولدواي هاتنيش داعش ديسان زوربي بيكاتي كلداني سرياني آشوري لا سهل نينوا زوربين هاتنا إيرا وليرش قد خويا بغربي نيان ديت جون كليرا للاين حكومتي هريم كردستان بدس خوشية يعني شايد حالبهم بخومس لا بيكاتي كريستيان ملعنكاوا جيجا لا قطاب خانة وسنتري روشنبيري وهم مشتغلوا لو جنابيان يعني كرا للاين حكومتي هريم كردستان مش جيجاي دس خوشية. وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان لە پشکی پێکاتی تورکمانە، بەڵام کابینی نوێم کریسیانەکانیشی لەبیر نەکرد و وەزارەتی گواستنەوە و گەیاندنی دا بە کریسیانەکان ئەمەش لە چوارچێوەی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ بەشداری پێکردنی پێکاتەکان لە دەسەڵاتی جێبەجێکردندا. ئێمە نزیکەی 2 ساڵە وەکو ستافی نووسنگی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان داواکاری و پێشنیاری گشت پێکهاتنەتەوەی و ئاینەکانمان بۆ سەرۆکایەتی دیوانی حکوومەت بەرز کردیتەوە و گوێڕایاڵی سەردەم داواکاریەکانیان بووینە و کارمان لەسەر کردووە و ڕنگدانەوەی ئەو پێکەوەژیانش لەناو ستافەکەمان بە جوانی بەدی دەکرێت و فەرمانبەرەکانمان سەرجەمیان کورد، تورکمان و کلدان سریان ئاشووری لەم فەرمانبەرانە پێکاتەوە. پێکاتەکان لە دەسەڵاتی یاسادانانیشدا بەشداری ڕاستەقینیان هەیە. سکرتێری پەرلەمان لای پێکاتی تورکمانە، لە پەرلەمانیش 11 کورسی کۆتایان بۆ تەرخان کراوە. هەروەها پۆستی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤیش لای کریسیانەکانە، جگە لە چەندین بەڕێوەبەری گشتی بۆ پێکاتەکانی دیکە. کاکە ئەیدن ئەوەی کە تۆ پێناسراوی ئەوەیە کە ڕۆژانە پێکاتەکان دەبینی، ینی ئەو خەڵکانە کە بینی کە لە پێکاتە جیاوازەکانن داواکاریەکانیان جێ ڕادەگری، ئەوە بەس تەنها گوێگرتنی داواکاریەکانە یانیش بە دووادا چونتان بۆ ئەو داواکاریانە هەیە بە شێوەیەکی کە پرسیار بکەم داواکاریەکانیان چینە و چۆن بۆیان جێبەجێ دەکەن؟ بەڵێ ئێمە بە جددی ئیشی لەسەر ئەو مەلەفەکەین لە هەمووش مهمتر ئێمە نوێنەرایەتی هەموو پێکاتەکانەکەین بەبێ جیاوازی، ئەمە گرنگە. لەو کاتەوە کە دەست بەکار بوون و نزیکەی 2 ساڵە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئێمە سەردانی هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانمان کردووە بە تێکرای بەبێ جیاوازی، یعنی لە زاخۆ تاکو دەگاتە خانەقین و کەلار و گەرمیان ئەو مانتیقانە کە لەبەرەوە ئێمە دەوڵەمەندین لە مەسەلەی بوونی فرە پێکاتەکانی ئاین و نەتەوەکان کەم لەو ماوەی دەکە ئەمە سەردان و شار و شارۆچکانمان کرد، کۆبنەوەمان لەگەڵ هەموو لایەنەکان کردووە لەگەڵ هەموو نوێنەرانی ئەم پێکاتانە کە شتی زۆر جوان بین کە لە ڕاستیدا یەک لە شتە مەسەلەن گرنگەکان ویا لە شتە باشەکان ئێمە سەردانی ناوچەی مانتقەی سۆرانمان کرد کە ئەمە زۆر گرنگە بە نمونەی باز بکەین لە مانتقەی سۆران لە بەتایبەتی لە دیانە ئێمە سەردانی کە لایەنی برا کریسیانەکانمان کرد لە دیانە دیار بوو لایەنی برا موسڵمانەکانش لەگەیمە بەشدار بوون
کە سەردانی لایەنی مسڵ ئیتحادی مەسەنەیەکەتی اتحاد علەماشمان کرد کەوان زیاتر لە برا کریسیانەکان ئەوان زیاتر داوای بۆ برا کریسیانەکان وانە مێژوێکی دوور و درێژیان لە جیرانەتی پێکەوە یەکتر بوون لە دیانە ئەم پێکەوە ژیانانە کە وەکو نمونەی نام لە شارۆچکەی یان لە دیانە و لە هەودیانیش نفسی شتێ ئەو لەو منطقەی هەموو شارەکان وایە ینی زۆر گرنگە نەتەوەیەک يعني غير نتوي توب كدفاع لنا نتوي توب كاتر وداوي ما في توب كاتن اما زور خطوات زور مهمه اما بيني من لم شار وشار كان لهمون ناوت كان بيكوجاني شي زور بهزابو داوا كاريا كان يعني داوا كاريا كان زور مثلا زور داوا كاريا كان منطقو اسايبون يعني داوا كاريا كان ئەمانە کە بەشداربوونیان لە ئیدارەی محلی کە لە شار و شارۆچکەکانە ئەمانیان بۆ جێبەجێ مەسەلەن پشتیوانی کردیان لە ڕووی پەروەردەوە کە بەشداری مەسەلەن ئیستیحدازکردنی قوتابخانەی نوێ و یان ئیتیمامدانی بە زمانەکەیان مەسەلەن زمانی تورکمانی و زمانی سریانی لە هەندێک ناوچە و لە قوتابخانەکان ئەمانە داواکاریەکانی مەسەلەن ڕۆژانەیە کە ئێمە هەفتانەیەوە یان مانگانەیە ئێمە کۆبنەوە کە ئەمە شتانە لەگەڵیان ئەکرێت و ئەمانە ئەو داواکاریانە کە ئێمە وەری ئەکرین و یا ئیشی لەسەر ئەەکەین داواکاری و یان مافە یان گرفتە ئێمە بە شێوەیەکی بەردەوام ئەمانە ئەم داواکاریانە کە تایبەت بە پێکاتەکان ئەمە ڕەفعی سەرۆکایەتی دیوان ئەەکەین کە لێرەش من دەستخۆشی لە دەستەی سەرۆکایەتی دیوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم کە حقەتەن ڕاستە زۆر بەجددی لەسەر ئەو مەلەفە ئیش دەکەن زۆر ئیتمام ئەدەن زۆرش پشتیوانی لە ئێمە دەکەن ئەم داواکاریانە ئەم داواکاری و ئەم گرفتانە و ئەو مەساینن کە تایبەتە بە پێکاتەکان ئەوانش زیاتر ئیشی بەرنامەکەم بەڵێ ئەوانش دەکەن کە کتابەکان کە ئیشی لەسەر دەکەن ئەنێنەوە بۆ وەزارەتی پەیوەندیدار ئێمە چار وەزارەت پەیوەندیدار هەیە کە نزیکایەتی لە پێکاتەکان هەموو وەزارەتەکان بەڵام کەوکو تایبەتمەندیدار وەکو مختص کە وەزارەتی ڕۆشنبیریە کە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی ئەوقافە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەمانە بۆ پەروەردە یەکێک ئەگە لەسەر پەروەردە بوەستین ئێستا لە ڕووی مافی خوێندن و زمان و مێژووی پێکاتەکان تا چەند لە منهەج و میتۆدی خوێندنی وەزارەتی پەروەردە جێ بۆتەوە مەسەلەن زۆر گرنگە مێژووی پێکاتەکان ئێمە من لە راپۆرت ئەو راپۆرتش کە من ئامادەم کردبوو لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانیشدا کە هەموو لایەک پشتیوانیش لەو راپۆرتە ئەکات و کە یەک لە مادە و بڕگەکانەوە بوو کە داخلکردنی مێژووی پێکاتەکان لە پرۆگرامی خوێندن لە هەرێمی کوردستاندا کە ئەمە زۆر گرنگە کە قوتابیەکی سەر بە پێکاتەی خۆی کە تاریخ خۆشی مێژووی خۆشی بخوێنتەوە ئەمە زۆر مهمە ئەمە کە جێبەجێکرا ئەمە کە مسادقە لەسەر کراوە و وەزارەتی پەروەردەش ئیشی لەسەرەوە دەکات و کە هەموو لایەک پشتیوان خوێندن پێویستی بەکاتەیە لە ڕووی زمانی خوێندنی یانە لە ڕووی زمان مەسەلەن گرنگە مەسەلەن ئەم مێژووی پێکاتەکان داخلی پرۆگرام لە ڕووی زمانەوە مەسەلەن ئێستا پێکاتەی تورکمان وەکو نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سریانە ئاشووری لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر و مەسەلەن دهۆک و سولەیمان و لە کفری و قوتابخانەی تورکمانی و قوتابخانەی سریان هەیە بە زمانی دایکی خۆیان بە خۆیان دەخین و ئەمانە خەتەواتی زۆر باش ئەمە لە نۆتیۆکە لە پاش نۆتیەکەوە تا کوێستا بە شێوەیەکی باش بەردەوام بوونی هەیە بەڵام پێویستی هەیە پێویستێ بە هەنگاو مەراحل ئەمانە سەردەمیانە ئیشی لەسەر بکرێت و تەطویر بکرێت و یان لە ئێستادا من لێرەوە من تاکی دەکەم کە لە هەولێر زۆر پێویست بۆ هەیە کە لە دەروی ئەم قوتابخانانە لە چوارچۆی وەزارەتی پەروەردەدا دوو قوتابخانە هەبێت و یەک بە قوتابخانەی بۆ پێکاتی تورکمان یەش بۆ قوتابخانەی سریانی کە ئەمانە قوتابخانەی ئەستێرە بین کە لەسەر ئاستی باش بێت و سەردەمیانە بێت و لەسەر ئەم ئەساسش کە ئیش ئەکرێت و کارش ئەکرێتن ئەمانە زۆر گرنگە کە چەند کە چکۆ پەروەردە گرنگە پەروەردە زۆر گرنگە قوتابخانە زۆر گرنگە ئەمانە هەموو بۆ داهاتوو لۆ دووە ڕۆژە ئێمەش وەکو پێکاتەی نەتەوەی تورکمان و وەکو پێکاتەی نەتەوەی کلدان و سریان و ئاشووری کە مافی خۆیان هەیە
مافی خۆیان هەیە لە ڕووی کولتوری و لە ڕووی ڕۆشنبیر و ئەمانە تەطویر بکرێت و ڕۆژانەش ئیش و کاریان متابع بکرێت و زۆر سپاس کاکایدن بێگومان پرسیار مابوو بەوەی هیوایم کە لە بەرنمەکانی ئایندەدا بە تایبەت پرسی پێکەوە ژیانی ئاشتیانە چ لە ڕووی کللتوریەوە چ لە ڕووی حکمڕانیەوە پێویستی بە هەڵوێستە لە سەرکردنی زیاتر هەیە بۆ ئەمێدەم کە لە بەرنمەکانی داهاتوودا دەرفەتی ئەوم پێ بدەی بەشێک لەو پرسیارانەی کە ماومانە یان خەڵک هەیەی وەڵام وەربگرین بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان زۆر سپاس کە دەکەین سەرکەوتوون ئینشاءالله سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شەو